دەسەڵاتدارانی عێراق لە سیانزەی ئەم مانگەدا دەستپێکردنی ئۆپراسیۆنێکی سەربازیان بۆ کۆنتڕۆلکردنەوەی پارێزگای ئەنبار ڕاگەیاند کە لە سەرەتای ئەم ساڵەوە زۆربەی ناوچەکانی بە ناوەندی پارێزگاکەشەوە لەلایەن داعشەوە کۆنتڕۆڵ کراوە. بەپێی سەرچاوە ئەمنیەکانی عێراق، شاری فەلوجە یەکەم ئامانجی سەرەکی ئۆپراسیۆنەکەیە کە بە وتەی حاکم زاملی سەرۆکی لیژنەی ئاسایش و بەرگری لە پەرلەمانی عێراق لەلایەن هێزەکانی حەشدی شەعبی و سوپاوە گەمارۆدراوە. بەڵام بەو پێی بەیاننامەکەی فەرماندەی ئۆپراسیۆنە هاوبەشەکان ئامانجی شەڕەکەی نەخستووەتە ڕوو بۆچوونی جیاواز هەیە سەبارەت بە یەکەم ئامانجی سەرەکی ئۆپراسیۆنەکە کە ئایا کۆنتڕۆڵکردنەوەی شاری ڕۆمادی دەبێت یان شاری فەلوجە. لە ڕووی مەیدانیەوە هێزەکانی حەشدی شەعبی و چەکدارانی هۆزە سونیەکان داعشیان ناچار کردووە لە ناحیەی سەقلاویەوە بەرەو شاری فەلوجە پاشەکشە بکەن. بەوتەی چەند شایەت حاڵێکیش داعش هاوڵاتیانی شارەکەی کردووە بە قەڵغانی مرۆیی و بەمەرج ڕێگەی پێداون شارەکە جێهێڵن، ئەویش پێدانی 800 دۆلار لەلایەن هەر کەسێکەوە بە داعش، یان دەبێت ڕەزامەندی لەلایەن دادگای شەرعی ڕێکخراوەکەوە لە ناو شارەکە وەربگرێت. ئەوە لە کاتێکدایە بردومانی هەڕەمەکی لەلایەن سوپای عێراقەوە بە تۆپ و موشک و فڕۆکە بۆ سەر شارەکە چڕتر بوونەتەوە و ڕۆژانە ژمارەیەکی زۆر هاوڵاتی لە شارەکە دەبنە قوربانی. پێنجشەمەی ڕابردووش بە مەبەستی ڕێگرتن لە پێشڕەویەکانی هێزی عێراقیەکان چەکدارانی داعش پردی مەفتولیان لە خۆرئاوای فەلوجە لەسەر ڕووباری فورات تەقاندەوە. شەڕی فەلوجە گرنگیەکەی لەوەدایە کە بە کۆنتڕۆڵکردنی شارەکە هەڕەشەکانی داعش بۆ سەر شاری بەغدا کەم دەبنەوە کە تەنها 6 کیلۆمەتر لە خۆرئاوای بەغداوە دوورە. پێشتریش حکوومەتی عێراق بەهۆی مشتومڕی چۆنێتی بەشداریکردنی هێزەکانی حەشدی شەعبی لەو شەڕەدا چەندین هەلی لێدەستدا بوو بۆ یەکلایکردنەوەی شەڕی فەلوجە لە بەرژەوەندی خۆی کە ئەوە ژوای کرد داعش ئەو هەلە بقۆستێتەوە و شاری ڕۆمادیش کۆنتڕۆڵ بکات. پسپۆڕانی بواری سەربازی پێیان وایە وێڕای ئەوەی حکوومەت تەئکید لەسەر گەمارۆدانی شارەکە لە 4 قۆڵەوە دەکاتەوە، بەڵام پێ ناچێت ئەنجامی شەڕەکە بە تەواوەتی یەکلایی بکاتەوە. بەوتەی پسپۆڕان کۆنتڕۆڵکردنەوەی فەلوجە دەبێتە دەروازەیەکی سەرەکی بۆ کۆنتڕۆڵکردنەوەی شاری ڕۆمادی و سەرجەم شارەکانی تری پارێزگای ئەنبار. بەڵام بەمەرجێک دوای کۆنتڕۆڵکردنەوەی شارەکە هێزەکانی عێراق ڕوبەڕووی شەڕێکی پارتیزانی درێژخایان نەبنەوە، چونکە شارێکی سونە نشینە و زۆربەی دانیشتوانەکەشی لەگەڵ چەکدارانی داعشدا هاوسۆزن و لایەنگریان دەکەن. کاروان شێخ موحسین، NRT.